بەڕێز ئەرشەد بەخێر هاتی سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان زۆر سپاس. گوێبیستی من بووی کە ئەو گرافیکەم خوێندەوانێ و ئەمڕۆژ ئێوە کۆبوونەوەتان کردووە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بەڵام بەر لێ بچمە ناو باسەکە و جارێ بە باسی ئەوە بکەین بۆچی ئەم ئەزمەیە دروست بووە لەسەر سوتەمەنی بۆچی نرخی سوتەمەنی جێگیر نییە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی. زۆر سپاس لە ساڵی ڕابردوو خەریک بوو کە جیهان لە قەیرانێکی قوڵ بێتە دەرەوە کە بڵاوبوونەوەی کۆرۆنا بوو ومێت دروست بوو کە ئابووری جیهان بەرەو بوژانەوە بڕواتەوە شوای کرد نرخی سوتەمەنی بە تایبەتی نەوت بەرەو بەرزبوونەوە بڕوات زۆری نەخایەن کە قەیرانێکی تر دروست بوو ئەویش جەنجی رووسیا ئۆکرانیا بوو سزاکانی ئەوروپا و ڕۆژاوا لەسەر رووسیا وای کرد کە نرخی سوتەمەنی بەرز ببیتەوە بە تایبەتی نەوت و غازی سروشتی چونکە رووسیا دووەم گەورەترین بەرەمێنی غازە لە ئاستیجیان و سێم گەورەترین بەرەمێنی نەوتشە لە ئاستیجیان و بەرنامەی وڵاتانی ئەوروپا ئەوەیە کە بۆ کۆتایی ساڵ سەدانەوەتی خواستیان لەسەر نەوتی رووسی کەم بکەنەوە و سنوورێکی دابنێن لە غازی رووسی وایە کرد قەیرانەکە قوڵ بیتەوە خواست لەسەر نەوت بەرز بیتەوە چونکە پێشبینی دەکرێت کە نرخی نەوت بەرەو بەرزبوونەوەی زیاتر بڕوە تاکۆ قەیرانە بەردەوام بی ئەوە شوای کرد نرخی سوتەمەنی لە جیان بەرز بیتەوە لە ناو کێشەیەمان هەیە لە هەرێمی کوردستان ینی پەیوەستە بەوە یاخود نەخێر ئێمە کێشەی نێوخۆیشمان هەیە. هەرێم کوردستان تا کوێستان نەیتوانێ پێداویستەکانی ناوخۆ لە سوتەمەنی دابین بکاتن چونکە پێشتر ملیۆنێک لتر بنزینمان ئینتاز دەکرد لە ناوخۆدا ئەوەی حکومەت کە پاڵپشتی دەکات و بە 690 دەفرۆشتێت و ڕۆژانەش ملیۆنێک زیاتر لتر تاکو ملیۆنێک 250 هزار لتر لە بەغداوەدات بەڵام وەکو جەناب تاماژ پێکرد تازە لە راپۆرتەکە لە مانجی 5 و 6دا تەنها 2 ڕۆژ ئەو بنزینایەتە ناو هەرێمی کوردستان لەبەرەوەی نرخی بازاری جیانی بۆرسەی جیانی بنزینش بەرز بوویتەوە هاوردەکردنی لە دەرەوە سوودی نابێت چونکە ئێستا نزیکترین بۆرسە لە هەرێمی کوردستان دووبەیە ئەگەر لەوێ تەماشای نرخی لتری بنزین بکەین نزیکەی 1500-1600 دینارە جگە لە تێچووی گواستنەوە و گومرجش کەواتە تاکە ڕێگا ئەوەیە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەوە بەڕێز ئەرشەد ئەمانی کە بەڕێز ئاماژەر بۆ کرد هەمووی واردە و وەبەرچاوە بە تایبەت ئەو دۆخەی ئاڵۆزەی کێسا لە جیهان دروست بووە بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە بەڵام هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەڵێن ئێمە پەیوەندیمان بەو شتانەوە نییە هەرێمی کوردستان خاوەنی نەوتی خۆیەتی ئێمە سوتەمەنیمان ئەوێ ڕۆژانە ئەمانەوە کاتێک دەچینە بنزینخانەکان بنزین هەبێت و بە سعرێکی گونجاو ئێمە بیکەنە ئۆتۆمبیلەکانمانەوە ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەتان کرد باسی چیتان کرد باسی ئەم پرسەتان کرد چۆن ئەم ئەرکەی سەرشانی هاوڵاتیان کەمەکرێتەوەوانی ڕاستە لە شوێنی خۆیتی و داواکاری هاوڵاتیانش بەمان شێوە لە شوێنی خۆیتی توانای هەرێمی کوردستان دیاریکراوە لە هەم لە ڕووی داراییەوە بە سەبەبیەوەی لە ساڵ 2014 هەرێمی کوردستان لە قەیراندایە بۆ کاریەوەی کە بودجە لەلایەن حکومەتی ناوەندیەوە بڕدرا ئێستا فشارێکی زۆر لەسەر سەکتەری نەوتیشەیە لە هەرێمی کوردستان دەیانەوێت ئەوەندە داهاتی کە لە بەردەستیشە نەهێڵن و بابەتی کۆبوونەوەکە ڕاستی لەسەر هەر چار جۆری سوتەمانی بوو بە دەرەجەیەک بنزین دواتر غاز و نەوتی سپی و گازوایلش باماشەوە بەڵام فۆکەس زیاتر لەسەر بنزین کرا کە ئێستا قەیرانەکە قوڵە لە هەرێمی کوردستاندا ئەوەی لە هەرێمی کوردستاندا ئێستا بەرهەم هەیە ملیۆنێک لترە کە بە 690 دەفرۆشێ بەڵام بەش پێداویستی ناکە جەنابەت تازە ئاماژ پێکرد کە ڕۆژانە 5 ملیۆن لتر بنزین نۆرمال خواستی لەسەرە پێویستیمان پێ و 1 ملیۆن لتریش بنزینی محەسەن و سوپەر لەبەرەوەی 1 ملیۆن لتر ناتوانێت قەیرانەکە چارەسەر بکات لەبەرەوە وەزارەتی سامان سروشتیەکان بێگومان بە پشتگیری ئەنجومەنی وەزیران ئێستا خەریکن کە خستنە ڕوو زیاد بکەن لە ناوخۆ 1 ملیۆن لتر بنزینەوە دەستیان پێکرد ئێستا تواناکە بەرز بوویتەوە لە ملیۆن 400,000 لتر بنزین و بەڵام هێشتا نەیتوانی وە خواستی هاوڵاتی پڕ بکاتەوانێ ئەمە ڕۆژانە زیاد دەکرێت ئەمە بەردەوام ئەبێت یاخود کاتیە بۆ ئانیە ئەم چارەسەرت چۆن دەبێت ئەمە کار نەخێر داوایان لێژنەی سامان سروشتەکان داوامان لە وەزارەتی سامان سروشتەکان کرد کە کار بکەن بەردەوام بن و وعدیەوەیاندا کە ڕۆژانە بنزینەکە بگەینە 3 ملیۆن لتر جگە لە ملیۆنەکەی کاشە دەبێتە 4 ملیۆن خۆی ڕۆژانە 5 ملیۆن لتر لەسەر بنزین نۆرمال خواستەیە سوپەر لە دەرەوە دێتن کەواتە تقریبان کێشەکە کۆنتترۆل دەکرێت ئەوەی گرنگشە جگە لە نرخ کوالیتیەکەشی چونکە بە سەبەبی ئەوەی کە خستنەڕوو کەم بوو و نرخیش بەرز بوو زۆر هاوڵاتیان زۆر لەوانەیە کە مامەڵە بە بنزینەوە دەکەن مادەی تری پترۆکیمیان تێکەراو دەکرد
تا نرخەکەی دابەزی بتوانن بیفرۆشن لە بازار بەڵام ئەوە زیان بە هاوڵاتیان دەگەینێت زیان بە ژینگە دەگەینیت و زیان بە ئۆتۆمبیلەکانیش چۆن دەگەین باسی ئەمەتان کرد چۆن چارەسەری کوالێتیەکەن چکە کوالێتی بەلای هاوڵاتیانەوە زۆر گرنگە کاگەشت بۆ خۆتەزانی هەر ئەمڕۆ من کە لە دەوام بووین هاوکارێکم هاتە دەوام یەکسەر بەوە دەستی پێکردوتی کاتێ من هاتووم لە ڕێگە بینیمە دو ئۆتۆمبیل گریان گرتووە منیشتم بۆچی هۆکارەکەی گەڕاندەوە بۆی بەهۆی خراپی بنزینەوە ئەمە تەنها ئەمڕۆت بۆ باسەکەم ڕۆژەکانی پێشووتر و ڕابردوو ڕەنگە بۆ ڕۆژانی داهاتوش ئەمانە زیاد بکات ئێوە چۆن چارەسەری کوالێتی بنزینەکەن کامە گرنگترین شتە دواتر نرخەکەی ئێمە بینین لە بنزینخانێکەوە بۆ بنزینخانێکی دیکە هاوڵاتیان خودت خاوەن بنزینخانەکان بە ئارزوی خۆیان دەستکاری نرخەکەکەن یعنی نرخەکان جیاوازی هەیە چۆن چارەسەری ئەم دوو شتاکەن وەکو ئاماژەم پێکرد جیاوازێکی زۆر لە نێوان خستنەڕوو خواستە بوو خواست 5 ملیۆن لتری نۆرمال بوو بەڵام خستنەڕوو 1 ملیۆن بوو بەڵام کە خستنەڕوش دەبیتە 4 ملیۆن ئەو قەیرانە کەمتر دەبیتەوە هاوڵاتیان زیاتر لە دوو ئەو بنزینە دەڕۆن کە حکومەت پشتگیری دەکات و کۆنتترۆلی دەکات خەڵک زیاتر پەنا ناباتەوە بنزینانەی کە شوێنەکانیان ینی سەرچاوەکانیان جێگای متمانە نییە زەمان چێ بۆی خاوەن بنزینخانەکان لەسەر ئەمەی کە کردوانە لە ماوەی ڕابردوودا بەردەوام دەبن کاگەشت ئێوە بە دوواداچوون و چاودێرەکانتان چییە بێت وەکو فەرمان یەک لە تەوەرەکانی کۆبوونەوە بوو کە چاودێری چرتر بکرێتەوە چەندە وەزارە سامان سروشتەکان لیستیان پێشانداین ئەو بنزینخانانەی کە سزا دراون بەڵام وادیواندا کە چاودێریەکە تونتر بکەن و فەحسی بنزینەکان زیاتر بکەن و ئەوانەی کە سەرپێچی دەکەن سزا بدرێن بە جۆرێک کە ناتوانن دووبارەی بکەنەوە بەڵام بێگومان لە ڕێگای زیادکردنی خستنەڕوو ئۆتۆماتچی کە بنزینی ئەوەی کە سەرچاوەکەی دیارە و جگای دڵنیایە خەڵک ڕوو دەکاتەوە بنزینانە بەڵام کە نەبوو ناچارن پەنادەبەنە بەر هەموو بنزینێک یەکێشتر لە چارەسەرەکان ئەوەیە کە لەژنەی سامان سروشتەکان داوای لە وەزارەتی یان داوای لە حکومەت کرد بە شێوەیەکی گشتی کە پشتگیری ئەو سارانە بکەن کە بە غازیش دەکەن لە بەرەوەی وەکو جەناب تاماش پێکرد خستنەڕووی غازمان بەرهەمی غازمان زیاد دەکات لە چەند مانجی داهاتووە ئەوە شوای دەکات فشار لەسەر سوتەمەنی ئاسایی کەم ببیتەوە بە دوو زۆریان ئەو ئۆتۆمبیلانە هاوردە بکرێت کە خۆیان لە دروستکردنەوە وا دروستکراون بە غازیش بکەن یان چەند کۆمپانیایەکی جیهانی بێت کە بتوانن تەحویری سیارەکان بکەن لە بنزینەوە بیکەنە غاز پێشنیار بوو ئەو پێشنیارەکە بەڵام بێگومان پێشنیارکە شەیە کە تایبەتمانچێوەکو بنزینەکەی لێنێت غازەکەش بە دەردی بنزینەکە نەچێ و کەم بێتەوانێ و خواست لەسەری زیاد بکە ئێوە ڕەچاوی ئەوە شتان کردووە بێگومان غازەکە ینی تەزویرکردنی کەمترە وەکو بنزینی ماوایەتکەی تێکەراوە بکرێت دواتر توانای بەرەمینانی غازمان بەرە و زیاد بوونە ئەو شوادەکە ینی هەموو سیارەکانیش نایبتە غاز بێگومان ئەو مەترسیە زیاد کەمترە ئەوەی جەنابەت لێ دەترسی و بێگومان چارەسەر کەشێ لێژنەی سامان سروشتەکان کار لەسەر دەکات کە ڕاستەخۆ پێوەست نییە بە وەزارە سامان سروشتەکان وەکو هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی و پشتگیریکردنی کەمکردنەوەی گومرگ لەسەر ئۆتۆمبیلان تاکو بتوانن فشار لەسەر سوتەمەنی کەم بکەینەوە و یەک لە گرنگترین خاڵەکان بەڕای من ئەوەیە نەقلی عام گواستنەوەی گشتی کە پاس و هۆکارەکان بکرێت ئەگەر ئەوە هەبیتن هەموو خەڵک پەناناباتە بەر ئۆتۆمبیلەکان خواست لەسەر سوتەمەنیش کەم دەکاتەوە قەیرانی هاتچۆ و قەڵەباڵغیش کەم دەکاتەوە ئەرچی حکومەت و وڵاتیانیش کەم دەکاتەوە بەڕێز ئەرشەد تەها ڕاوێژکاری ئابووری لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لەگەڵمان بووی زۆر سپاس.